هاوشێوەی سەرجەم موسڵمانانی جیهان موسڵمانانی شاری هەولێریش یەکەم ڕۆژی جەژنی قوربانیان بەرز ڕاگرت لە بەرەبایانێکی زووەوە بە مەبەستی ئەنجامدانی نوێژی جەژن ڕوویان لە مزگەوتەکان کرد پاش ئەنجامدانی نوێژگەردن ئازاییان لە یەکدی کرد. هیوادارم کە خوای گەورە ڕۆژەی عەرەفەمان لێ قبوڵ بکە وەروە دوعاکانمان قبوڵ بکە و بەڕاستی هیوادارم ئەم جێژنە بێتە مایەی سەربەرزی بۆ هەموو موسڵمانان و هەروە هەموو میلەتی کورد و هەموو تاکێکی کورد و بێگومان هیوادارم ئەم جێژنە بێتە کۆرسێک کەوا یەکدریمان زیاتر خۆش بێ و هەروەها سیلێ ڕەحەم زیاتر لە نێوانماندا ینی بەرپا بێت. پێویستە زۆر بە تایبەتی ینی سەردانی یەکدی بکەن سیلێ ڕەحم بە تایبەتی بەنسبەت ینی لە ناو مار و منداری خۆی مەسەن کوڕی ئامۆزای ینی وەکو بابی نیان داشی نیان بن ئامۆزای دەوروبەر و جیران و ئەوانە هەموویان. لە سەرجەم مزگەوتەکانی کوردستان مامۆستایانی ئاینی وتاریان لەبارەی ڕۆژی جەژن و لێبوردەی لە نێوان موسڵمانان پێشکەش کرد. یەکێک لەو مامۆستای ئاینیانەش دەڵێت باشترین و گرنگترین کار لە ڕۆژانی جەژن کە موسڵمانان ئەنجامی بدەن بە جێگەیاندنی سیلەی ڕەحم و گەردەن ئازادکردنی یەکتریە. گەورەترین کارێکە لەو ڕۆژان ئەنجامدرن بریتە لە ئەنجامدانی ئەو ئەرکە ئاینیانی کە هەیە لە ڕۆژانی جەژن کە موسڵمانان ئەنجامی بدەن. بەڵام لە نێویانە کە ئەرکێکی ئاینی گەورەیە ئەویشان تونند و تۆڵکردنەوەی پەیوەندی خزمایەتی و موسڵمانەتی و برایەتیە ئاشتەوایی لە نێوان موسڵمانان بە تایبەتی لەو ڕۆژگارە وەکو لە وتارەکەش ئاماژەمان پێدا زۆر پێویستمان بەوە هەیە ئەو جەژن و بۆنە و مناسەبانە بقۆزینەوە بۆ ئەوەی پەیوەندیە کۆمەڵایەتەکانمان بتەوکەینەوە. لە نێو کوچە و کۆڵانەکانیش هاوڵاتیان بە پێشڕەوی پیرە پیاوە بە تەمەن و بە ئەزمونونەکان دەستە دەستە ڕویان لە ماڵەکانی یەکتری دەکرد و جەژنە پیرۆزیان لە یەکتری دەکرد. ئەو عالەمە خەرنەبتۆکنیەک و یەکدی نەناسی خۆچیە ئاشەکوشی حیوانی ناوی بەرەڵاوی دەبی خزماتی بەکاربیینی دەبیستەکردنیەک گەڵ کچەی هەبی دەبی بستنەماران احترامێکدی بگرن. هەموو جێژنەکان ئەوها لە یەکەم مار دەست پێ دەکەین و دەبینە کۆمەڵک زەلام و برادرانە گەنج و پیر و لاوەکان بەیەک و هەموو جێژنانە لەگەڵ ئەو خەڵکە دەکەین لەگەڵ بە تایبەت دوسێ ماڵ هەیە نەخۆشیان هەیە ینی ئەوانەمان کردە خصوصیەت سەردانیەکدی بکەن ئەوجە جێژن ئەوجە خۆشە ئەگە هەیەک ڕووی لەلایەکی بی لوتیان خواردبی ئەوە جێژنەکە خۆش نییە بەسەگە بچن جێژنە خوشک و برا و باب و ئەوانە بکەن ئەوجە خۆش دەبێت. دوای جەژنە پیرۆزەی هاوڵاتیان لە یەکتری خوا پێداوەکان دەستیان کرد بە قوربانی کردن ئەوەش وەکو سونەتێکی ئەو جەژنە وایە ساڵانەش دووبارە دەبێتەوە. کاتێک ئەو خوێنەی دەڕێژین هەست دەکەین خوای پەروەردگار ئاسوودەیمان پێدەبەخشیتن و کاتێک مرتاع دەبین و هەست بە ئاسوودەی دەکەین کە قوربانی بکەین لە پێناوی خوای گەورە بە ماڵ و بە نەفس. منداڵانیش بێبەش نەبوون لەو خۆشیە ئەوانیش پۆل پۆل دەچوونە لای هاوڕێکانیان و جەژنە پیرۆزیان دەکرد. جەژنتان پیرۆزبی؟ مبارەکبی. جەژنان وەرگرتیە؟ چەند وەرگرتیان؟ 3000 وەرگرتیان؟ دای بابە جەژنانیان دای؟ چیت کرد جەژنانی دای؟ مامیشم. مامیشت؟ ئەدە تو جەژنان وەرگرتیان؟ بەڵێ. چەند وەرگرتیان؟ 3. هەرچەندە ماوەی چەند ساڵێکە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان و قەیرانی دارایی و ناسەقامگیری دەرونی هاوڵاتیان بەهۆی کێشەی لایەنە سیاسیەکان جەژن گەرم و گوڕی جارانی نەماوە بەڵام لەگەڵ ئەوەشدا مەراسمی جەژن لە کۆمەلگای کوردەواری مانە و ئاماژەیەشی تری جیای هەیە بە بەراورد لەگەڵ کۆمەلگاکانی تر زیاتر دیاردەیەکی کۆمەڵایەتی وەرگرتووە. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیان هەولێر.